مسلمانە خۆشەویستەکان ئیماندارانی عەزیز مسلمانانی بەڕێز لە وتاری ئەمڕۆدا بە پشتیوانی پەروەردگار باسی ئەوە دەکەین تەعظیم الشعائر لله واتە ئەو شتانەی کە دروشمن لە ئاینی ئیسلامی پیرۆزدا ئەبێ ئینسانی مسلمان بایەخی پێ بدات و هەروەها ئەبێتش کە بە گەورەی ڕابگرێت. تەماشای قورئان بکەین لە قورئانی پیرۆزدا و لە ئاینی ئیسلامی پیرۆزدا مەعشاعیرەکانیان کردەتە چەند جۆرێک ئیمانداران. خوای پەروەردگار لە قورئاندا فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. واتە هەر کەسێ ڕێز لە دروشمەکانی ئەڵڵا بگرێت لە شعائیرەکان بگرێت ئەوە نیشانەی ئەوەیە ئەو ئینسانە ئەو مرۆڤە تەقوای خوای پەروەردگارەکە بە دڵەکەی واتە لە خوای پەروەردگارەوە نزیکە و نیشانەی ئیمانە بۆ ئەو مرۆڤە بۆ ئەو ئینسانە. تعظیم الشعائر لله و دروشمەکانش لە چیوە هاتووە؟ لەوەی هاتووە کە شعائیر تەبعەن جەمعە لەوەی کە لە هەموو دروشمەی ئینسانی مسڵمان کە ڕێز و تەقدیری لێ بگرێت. ئەو دروشمانش چی دانەدانە بێ و چی بە تا ئەگاتە کۆڵ کۆی دەکرێتەوە کچێت بۆ جەمع هاتووە. ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. خوای پەروەردگار کاتێ ئەمە دەفەرمێ قەسدی لە یەکەمدا ئەوەیە هەموو مەشاعیرەکان واتە هەموو شعائیرەکان ئینسانی مسلمان ئینسانی بڕوادار ئەبێ هەموو شعائیرەکان بەیەکەوە ڕێز و تەقدیری تیادا بگرێت. دووەمیان ئیماندارانەوەیە تەعظیم حورمات الله. دووەمش ئەبێ ئینسانی مسلمان چۆن تەقدیری شعائیری خوای پەروەردگار ئەگرێت ئەوانەیشی خوای پەروەردگار کە حرامی کردووە ئەبێ ئینسان دوورکەوێتە لێ و خۆی بە دوور بگرێت. خوای پەروەردگارە فەرمێ ذلك ومن يعظم حرمات الله فهو خير له عند ربه. واتە هەر کەسێ خۆیشی دوور بگرێت لەوەی کە حرام کراوە ئەوەی کە نابەجێ ئەوەی خوای پەروەردگار قەدەغەی کردووە ئەوش هەر نیشانەی ئیمانە بۆ ئەو مرۆڤە. خوای پەروەردگار داوای لێمان کردووە دوورکەوینەوە لێی و نێزک نەبینەوە. جۆرەکانی شعائیر چێ ئیماندارانی خۆشەویست چینە سەر ئەو بابەتە لە پێشدا بۆ ئەوەی هەبگوێتی هەم شعائیرەکان و دروشمەکان ئێمە ڕێز و تەقدیری لێ بگرین و هەمان کاتش ئەوەی کە خوای پەروەردگار محەڕەمات ئەوەی حرامە و نەی لێ کراوە خوای پەروەردگار پێمانەڵێ دوورکەونەوە لێی دوورکەوینەوە لێی. کەینە سەر شعائیرەکان چەند بەشێکن ئیمانداران سێ دانن. یەکەمیانەوەیە شعائر الزەمەنیە واتە ئەم شعائیرە کە چییە کاتە پەیوەستە بەچی بە زەمەنەوە خوای پەروەردگار بەکاتەوە بەستوێت. سەتوە تەماشا بکەین لەوانەی کەوا دایناوە خوای پەروەردگار جەلە جەلالوهو ئەوەیە خوای پەروەردگار عیبادەتەکانی داناوە لەگەڵیدا تەحدیدی کردووە عیبادەتە لە فڵان کاتا بێت. تەماشای ڕەمەضان شهر رمضان الذي أنزل فيه القرآن تایبەتە یعنی لە ساڵێکا دێوە ڕوا شعائیری خوایە ڕەمەضان ئەبێ ڕێز و احترامێکی لێ بگری چی ئیماندار بی و چی بێ ئیمان بی. بەڵام هەستوێتی وەچی بەکاتەوە کاتچێ لەو مانگەدا نەبێ لە ئەم زەمانەکە ناتوانی بە کەیفی خۆت ڕۆژوو بگری ناتوانی بە کەیفی خۆت کە حەج بکەیت و هەندە عیبادەتی هەرێکی کاتێکی بۆ داناوە زەمەنێکی داناوە. دووەمیان ئیماندارانەوەیە لەیلەتول القەدر. لەیلەتول القەدری داناوە لە ساڵێکە لە ناو یەک مانگدا لە مانگێکدا لە ناو یەک ڕۆژدا لە ناو دە ڕۆژدا لە ناو دە ڕۆژەکەشدا خۆی یەک ڕۆژ یەک شەوە عەفو کەواتە هەمووی تەحدید کردووە پەروەردگار لە ناو هەموو شەوەکاندا ئەیهێنێتەوە بۆ مانگێک مانگەکەش دێنێتەوە بۆ دە شەو دەشەکە و دەشەوەکەش دێنێتەوە بۆ یەک شەو. واتە ئەمە تەحدیدی کردە بە زەمەنەوە شعائیری ئەڵڵایە ئەبێ ئینسانی ئیماندار زۆر تەقدیر و ڕێزی بگرێت. و ئەگە تەماشاشکەی نەوعی دووەممان ئیماندارانی عەزیز ئەوەی کە ئینسانی مسلمان کە ئەوەی ئینسانی ئیماندار کە ئەیکا
ئەوەیە کار و کردارە هەر لە یەکەمدا تەحدیدی کردووە. دووەمیان ئەوەیە ئیماندارانی خۆشەویست مەکانیە، واتە شوێنە تەماشاکە. ئەحەب البلاد إلى الله المساجد، واتە مزگەوتەکان شەعائیری خوان، ئەبێ ئینسان زۆر ڕێز لە ماڵی خوا بگرێت، ئەبێ ماڵەکانی خوا لەسەر زەویدا یەکێکە لە دروشمە پیرۆزەکانی ئەڵڵا. خوای پەروەردگار پێی خۆشە تۆی ئیماندار، تۆی ئەگەر کەسە ئیماندارش نەبێ ئەبێ ڕێزی ماڵی خوا بگرێت. پەیوەستە بە شوێنەکەوە ئەچین بۆ ماڵی خوا، تەماشاکەن بۆ مەکەی پیرۆز، ئەو ماڵە پیرۆزە بێ ئینسانی ئیماندار ڕێزی لێ بگرێت. مرۆڤ چوو ئەوێ ناوێ ئەم مرۆڤ ببێ کە ئێستا من و تۆی بەداخەوە خەڵکی ئەچێ بۆیە دێتەوە لێوێ شەڕ دەکات، لێوێ قسەی نابەجێ ئەکا، لێوێ قسەی خراپ ئەڵێ. لە ماڵی خوادایە هەندێک شتەکە لایق نییە بەو ماڵە، ئەوە بێڕێزیە، بە ماڵەکەی خوا دەیکا بەڵکو بە خۆی دەیکا. چکە هەر کەسێ ڕێز لە شاعری خوا نەگرێت ڕێز لە خۆی ناگرێت. چکە خوای پەروەردگار دایناوە کە مەکەی پیرۆز، ماڵەکانی خوا، مەدینەی پیرۆز و ئەقسای پیرۆز، ئەو شوێنانەی کە پیرۆزن ئەڵڵا جەلە جەلالوه بە پیرۆز دایناوە بێ ئینسان ئیماندار زۆر بە گەورەی ڕابگرێت و بێ ئینسان و زۆر پیرۆز بێ لای. وەک مەکانەکانی تر کەعبەی پیرۆز، سەفا و مەڕوا و کێوی عەرەفە و ئەو شوێنە پیرۆزانەی کە لەو شوێنە پیرۆزانە بێ هەمووی دەگرێتەوە تیایدا. سێهەمیان ئیمانداران تەعەبود واتە عیبادەتکردن. ئینسان کاتە عیبادەتەکە ئەم شەوەیە کە چیە شاعیری خوای پەروەردگار هەر لە بیر و باوەڕ دەست پێیەکە هەتا تەواوی عیبادەتەکان مرۆڤ کە دەیکا و ئەنجامی دەدا. واتە کاتێ تۆ خوا دەپەرستی ئەوە شاعیری خوایە و خوای پەروەردگار پێی خۆشە، دوشمەکانی ئەڵڵایە، بەڵام نابێ لەگەڵ خوای پەروەردگارە شەریکی بۆ قەرار دەیت، نابێ کەس لێ بکەیتە شەریکی، و ئەبێ خوای پەروەردگار وەک خۆی بیناسی، وەک خۆی داوای لێ بکەی بە ئەسما و سیفاتە جوانەکانی بیناسیتەوە و بەو ڕێگا سەحیحە و جوانە کە داوای تیا بکەی. ئەمە تەعەبودی خالیسەنە بەینی خۆت و خوایە کە ئینسان ئەنجامی ئەدا و ئینسان جێبەجێی ئەکا. و ئەگەر هەر تەماشاشکەین لە تەعەبوددا ئینسانی موسڵمان و ئینسانی بڕوادار تعظیمی خوای پەروەردگار و پاشانش ڕێزگرتن و لەوەی کەوا پێغەمبەران هێنایانە بە گەورەیان زانیوە و پێغەمبەرانش عەلەیهی سەڵات وەسەلام. بەڵام نەچێتە ئەو تەعەبودەی کە بچێتە ئاستی ئەڵڵا غەیری ئەوە نەبێ، دروستە و هیچ کێشەیتیانە ئینسانی ئیماندار ڕێزی لێ بگرێت. ئینا ئەرسەلناکە شاهیدا وموبەشیرا ونەذیرا کە پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ واتە لتؤمنوا بالله ورسوله وتعذروه وتعقروه، داوامان لێەکە واتە مامەڵەی ئێوە لەگەڵ مامەی پێغەمبەردا، قسەی ئێوە لەگەڵ قسەی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام وەک کەسێکی سادە نین. خوای پەروەردگارە فەرمێ ئەسحابە یاوەران لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي، چونە حضوری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەنگ بەرز مەکەنەوە، بەعدە بۆ دانشن جوان ڕێک کەواتە چی بکەن؟ ڕێزی زیاتر بنوێنن بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و بۆ پێغەمبەران. ئێستا ئێمەش کە ناوی دێنین ئەبێ زۆر بە ئەو پەڕی ڕێزگرتنەوە ناوی ڕەسوول و پێغەمبەری خوا و پێغەمبەران بێنین عەلەیهی سەڵات وەسەلام. وە کاتی باسی دەکەی، وە کاتێ ناوی دێنی، وە کاتێ دەچینە خزمەتی کە لە ماڵی خوا لە ماڵەکەی خۆیدایە لە مەکەی پیرۆزەچی سەلامی لێ یەکەی ئەبێ زۆر بە احتیرامەوە، زۆر ڕێک ڕاوەستی. کاتێکی سەلامی لە ڕەسوول اللهکەی صلی الله علیه وسلم ڕووی لێ یەکەی زۆر بە ئەدەبەوە کە دەست بەردەکەیتەوە السلام عەلەیکە یا ڕەسوول الله، زۆر بە ئەدەبەوە و بە سەکینە و وقار دەڕۆی، بە سەکینە و وقار دەردەچی. کاتێ دەچیتە لای قەبرەکەی لەوێ نوێژ دەکەی زۆر ئەبێ ئەو کاتانەت زۆر جیاوازتر بێ لە کاتەکانی تر. ئەوە نیشانەی ڕێزگرتنی شاعیری پەروەردگارە. ئەمجا ڕێزگرتن لە ئینسانی مسلمان، لە حرمەتی مسلمان، كل مسلم على المسلم حرام دمه وماله وعرضه، ئەم سێشتە حرامە ئیماندارانی عەزیز. ئەوش ڕێزگرتنی شاعیری خوایە کەوا ئێستا من ڕێز بگرم لە تۆ، ڕێزگرتن بە قسە، بە ئەدەب، بە وشەی شیرین، و لە پاڵشدا سێشت بۆ من حرامە
دەرحەقی بە تۆ و تۆش دەرحەقی بە من و تەواوی مرۆڤاتی لەسەر زەویدا هەر حرامە ئەبێ ئەمە ئینسانی مسلمان بزانێت دەمه و مالوه و عرضه واتە خوێنەکەی و ماڵەکەی و شەرەف و ناموسەکەی ئەمانە هەرسێکی هێڵی سوورە هەر کەسێ دەست بە بۆ ئەمانە وەک ئەوەیە ڕێز و احترامی شەعائیری خوای نەگرت چکەمە کردێتە مافێک خوای پەروەردگار لە نێوانی مرۆڤەکاندا لە نێوانی مرۆڤەکان ئەمانە هێڵی سوورن ئەمسیان چکە بێ ئینسانی ئیماندار بە زۆر وریای بێ و یەکێکی تریش لەوانەیە ئیمانداران چوارەمیان شەعائیری خوای پەروەردگار ئەوەیە ڕێزکردن لەوانەی کە خوای پەروەردگار بە پیرۆزی ناوناوە هەر عیبادەتێک هەر ئاکارێک هەر شتێک خوای پەروەردگار نازڵی کردووە و کردوویەتێ واجب لەسەرمان هەر کەسێ ئیستیزای پێ بکا و گاڵتەی پێ بکا و کاتە ئەبێتە چی ئەوە ڕێزی لە شەعائیری خوای پەروەردگار نەگرت تۆ ئەگەر بێیستە گاڵتە بە نوێژ بکەی بە مزگەوت بکەی گاڵتە بکەی بۆ نمونە بە حەج و عەمرە بە لەونێک بڵێ نەوعێک بێ ئەوانە بەڕاستی بێڕێزیە خوای گەورەش لێت قەبوڵ ناکا بێڕێزی ئیمانداران واللهی هەر کەسێ لەسەر زەویدا یەقینتان بێ ئەمە ئەگەر هەر هەموو زەوی ئێستا یەک کەس لەسەر زەویدا دیفاع لەو ئیسلامە پیرۆزە و لەو قورئانە و لەو پێغەمبەرە عەلەیهی سڵات وەسەلام نەکا خوای گەورە هەر کەس بچێتە گژیا کافێ بۆیە هەر کەسێ سوکایەتی بکا بە هەر شتێکی ئەم دینە خوای گەورە تۆڵەی لێ دەکاتەوە ئەگەر ئەمڕۆ نەبێ هەزاران ساڵی کردبێ ئەگە ئەمەش نەبێ لە قیامەت تۆڵەیەکی لێ ئەکاتەوە لە خەیاڵی خۆیدا نەبێت بۆیە ئامان و سەد ئامان شتێ نەکەین خوانەکە دژایەتی ئەڵڵا بێ دژایەتی دین بێ و دژایەتی چی بێ ئیسلام بێ ئەو کاتا گەروا بوو وەڵڵاهی خوای گەورە بە خراپ و بە هیلاکە ئەمان با لەوەیە بە خراپ شادمان با ئەگەر دەنگش نەکەین لەوەیە لەگەڵمانە بکە خوای پەروەردگارێکی لەوانە حیجابە ئیماندارە حیجاب خوای پەروەردگار لە حەوت تەبەقەی ئاسمانەوە نازڵی کردووە بۆ سەر دایک و خوشکانی ئێمە ئەمە شوناسی دینە و ئیسلامە بە دایک و خوشکانی ئێمەوە ماوەتەوە ئەمە هەر کەسێ بۆ نمونە دەستی بۆ بووە ئیستیزای پێ بکا و بە لەونێک و بە ڕەنگێک ئەگەر نیەتی ئەوە بێ ئەو کاتە خراپە خراپە شتێتە سەر ئەو کەسە و ئەو شوێنەدا و ئەو خەڵکەدا وەخوای گەورە غەزەب لە هەمووی دەگرێ خوا پەنامان بدە خوای پەروەردگار کاتێ داوامان لێ کاڵە پیاوەکان چاوتان ڕابگرن لە ئاستی محەڕەمات ئافرەتەکان و ئافرەتەکانش چاوتان ڕاگرن لە ئاستی کێ پیاوەکان ئەمە ئەگەر تۆ تەعدا بکەی ومن يتعدى حدود الله هەر کەس يتعدا بکە خوای پەروەردگار ئەو کاتە مامەڵەیەکی تری لەگەڵاکە و ئەنجامی ئەدا وقل للمؤمنين يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن واتای محەممەد عەلەیهی الصلاة والسلام بڵێ بەچی بڵێ بە ئافرەت بە خێزانت لە ئاەتەکانی ترسا دەڵێ بە خێزانت بە ئەوەی ئافرەتانی لای خۆت بە دایکی ئیمانداران و ئافرەتانی تر چی بکەن ئەو کاتە چاویان ڕابگرن و پاشانش و دامێنیان ڕابگرن و زینەتیان دەرنەخەن و خۆیانش داپۆشن تا بۆشینێک لایق بێ واتە خۆیان ڕوود نەکەنەوە وەک جاهیلیەت لە پێشی ئیسلامدا بۆ ابن عباس ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ و ابن مەسعودیش ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کاتێک ئەم ئایەتە نازڵ بوو ئەم ئایەتەی کە بابەتی حیجاب کە نازڵ بوو ئەو کاتە پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام ئەمەوی فەرموو خوای پەروەردگار کە بە پێغەمبەری فەرموو عەلەیهی الصلاة والسلام ئەو کاتە خوای پەروەردگار ئافرەتەکانی مەدینە بۆیە دایکە عایشە فەرمێ ڕەحمەتی خوایان لێبێ هەر لەوێدا کراسەکەیان کردە دووکتەوە دایانە بەسەری خۆیان خوای پەروەردگارە فەرمێ بەڵام حیجابێکی جوان حیجابێکی چاک حیجابێکی پۆشتەیەکی باڵای تەواو نەک نیمە پشتە نەک نیوەی بەبێ و نیمەی نەبێ کەواتە حیجاب بێ نوێشکردن بێ ماڵی خوا بێ حەج و عەمرە بێ هەر عیبادەتێکی ئەمانە گشتی دروشمی ئەڵڵایە خوای پەروەردگار لە هەوتەبەقەی ئاسمانەوە واجبی کردووە فکرمانش نەچێ بۆ ئەوەی سبەینێ کەسێک نوێشخوێن بێ فەرزەن وا دابەنە سبەینێ نوێشخوێنێک هات دە کەسی لە شوێنەکا کوشت ئیتر ئێمە هەموومان بکەینە کۆمێن بڵین ئەوە ئەهلی مزگەوت چیەکە و نوێشخوێن چیەکە ئەو مرۆڤە خۆی خراپە دین خراپ نییە کەی دین و توێتی خەڵک بکوژن بۆ نمونە
هەر کارێکی تر هەر شتێکی تر هەر شتێک بەلەونێ ڕەنگێک با بەرگێ لەبەریا بێ با بەرگەکەی تەواوەتی سەتا سەد ئیسلامەتی و دینداریش بێ ئەگەر کارەکەی نامرۆڤانە بێ هەر نامرۆڤانەیە ئەوە بۆ ناشرینکردنی دینە بۆ ئەوە نییە دین بێ ئێمەی گەلی کورد زۆر جارەگەرێ وەعیکەینەوە پیاوە گەورەکان هەرچی بەسەرمانە هاتووە بەناو دینۆ کراوە هەر لە ئەمساڵۆ بیگرە حەتا هاتووە هەمووی بە دینۆ کراوە ئێمە ئەوەمان نەماوە تازە تازە ئێمە خۆمان بینەوە گاڵتە بە دینەکەی خۆمان بکەین ئەم کوردە کە کوردێکی ڕەسەنە کە کوردێکی چاک و باشە پێشی ئەوەی ئیسلامەتی و دینداری بگێتە ناوچەکەی باو باپیری و دادە و دادە حاجی ئێمە ببینە حیجابێکی کۆت کە ڕێک و پێکی بووە بڕواتان نەبێ کچەکانی ئەمڕۆمان ئەوەنەی دایک و دا حاجیمی جاران جلو بەرگەکەی ڕێک و پێک نییە خۆڕب ئەم خوێندەواری نییە هەر نازانێ خوێندەواری یعنی چی بەڵام جاران سێرەکە چەندێ پۆشتە بوو چەندێ ڕێک و پێک بوو چەندێ جوان بوو حورمەت و حیا و حوشمەت لەو کات و لەو ساتەدا بوو بۆیە ئێمەی ئیماندار ئێمەی مسڵمان بە شتێکی خەفیف یەکسەر نەخڵەتین و شت نەڵێین کەسێک هەڵەستێ بەناو دینەوە یان بە شتێکەوە کە تەعدایە هەرچی ناوێکێنەی بە ناوێکی بنەکراوە ئەوە وەک دین نەکراوە ئەو بۆ ناشینکردن دین کراوە بۆ لە ناوچوونی دین کراوە ئەم ئیسلاماوەنە لێ درێ ئەوەنە پێش ناکرێ ئەمڕۆ ئەوەی گەرەکێتی دینی ئیسلام ناشرینکا زۆر ئاسانە زۆر ئەتوانێ بە ئاسانی ناشرینکا بڕۆ بۆیە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کاتێ لەگەڵ پێغەمبەری نازدارە بوو عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خۆزگایە ئەمرێکت بکردایە بە ئافرەتان سەرپۆشیان بەشتایە و کاتێ بەلەوەی فەرز بێت ئەفەرمێ دایکە عایشە فەرمێ ئیمامی عومەر ئەم قسانەیە کرد و لەگەڵەوە ئایەتی حیجاب و پۆشتە نازڵ بوو کەواتە ئایەتەکان هەندێ ئایەت هەیە بۆیە عولەمایان فەرمێن کاتێ ئیمام عومەر قسەی تیا کردووە لەسەر زاری ئەو ئایەتەکان سێرەکەی فەرز بووە کەواتە ئینسانی مسڵمان ئینسانی بڕوادار ئەمڕۆ هەینە و کات و ساتێکا فیتنە زۆرە بارەی ئیماندارە وریای خۆتان بن لە زبانتان لە کار و کردارتان چکە زروفەکە زروفێکی فیتنەیە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام زمانێ دێ فیتنە ئەبارێ هەر فریای ئەوە کەی خۆل لادەیت فریای ئەوە ناکەی قسەی تیا بکەی خۆشبەختی بۆ کەسێک ئەمڕۆ کەم قسەیە لا مشتێ قسە ناکە لا مشتێ خۆی گونەحبار ناکە لا مشتێ ناڵێ یەکسەر قسە ناکە یەکسەر شتەکە بڵاو ناکاتەوە یەکسەر شتەکە ناڵێ ئەوەی زوو قسە بکە وەک ئیمام عومەر فەرمێ زۆر بڵێ زۆر هەڵاکە زۆر هەڵەیشی کرد زۆر گونەحبار دەبێت کەواتە بێ ئینسانی ئیماندار ئێمەی مسڵمان لەم زەمانەدا ئێمە پشتی ئەو دیوارەمان لێوە دیار نین نازانی لە پشتی ئەو دیوارە ئێستا چی دەبێت لە پشتی ئەم دیوارە چی دەبێت نازانی لە سەربان چی دەبێت پێویست ناکە ئێمە لە هەموو ژیان قسە بکەین مرۆڤی وایە لە هەموو ژیان قسە دەکات هەر وڵاتی حادیسەی ڕووەدا ئەم گەرە قسەی تیا بێت بگەڕێرەوە تۆ چیتە بێ قسەت تیا بێت من کەی کێشەی منە لە وڵاتێکی کەشتی تری تیا بێت پێویست ناکە هەندێک شتێ زیادەیە بۆ خۆتەی خوڵقێنی مێشتی خۆی لاکەکەی مێشتی ماڵ و مناڵت وڵاتەکەت خەڵکەکەت گەڕەکەکەت هیچ سوودی نییە کە سوودی نییە بۆچی ئەوەنە قسەی تیا دەکەی شتێک ئێمە قسەی تیا بکەین سوودی بێ هەوڵدەین چاکی کەین باشی کەین ڕێکی خەین بە تایبەتی شاعیرەکان شاعیرە پیرۆزەکان ئەبێ زۆر ئێمە ڕێز و تەقدیری بکەین خوای گەورە ڕەحمان لێ بکە عاقبەت خێرمان بکە ڕێگای ڕاستمان پێ پیشاندا خوای ئیسلاحمان بکەی خوای ئیسلاحی وڵاتمان بکەی چاکە بە وڵاتمان بێنی خراپە دووخەیتەوە لێمان یا ربی خوایە وڵاتمان پارێزی لە هەموو خراپەیەک لە هەموو مصیبەتێک لە هەموو شەڕێک یا ربی ئیسلاحی ئێمە بکەی ئیسلاحی پیاوانمان بکەی یا ربی ئیسلاحی فێزان و کچەکانمان بکەی ئیسلاحی گەنجەکانمان بکەی یا ربی خوای لە تەپاڕێمەوە ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی ئەوانەی نەخۆشن داوای دوعای خێریان کردووە ئەوەی داوای نەکردووە یا الله خوای شفای عاجلیان بدەی خوای ڕەحم بە پیاوە گەورەکانمان بکەی عاقبەت خێریان کەی تەمەنیان پر خێر و بەرەکەت بکەی ڕەحم بە گەنج و لاوەکانمان بکەی ڕەحم بە وڵاتمان بکەی ئەمن و ئاسایی بەرقەرار بکەی خوایە دوورمان بکەیتەوە لە هەموو خراپەیە لە هەموو مصیبەتێ لە هەموو وەیەک خوایە ڕێگای ڕاستەقینەی خۆتمان پێ پیشاندەی ئەوەی چاکە بکەیتە سەر ڕێگامان خوایە ئەوەی خراپە لە ڕێگامان لای بدەی خوای ڕەحم بە مسڵمانان بکەی لەسەر زەویدا خوایە مسڵمانی ها لە محنەتدا ها لە مصیبەتدا ها لە تەنگانەدا خوایە دەرگای لێ بکەیتەوە ئەوەی قەرزارە خوایە قەرزارەکەی بۆ بدەیتەوە یا ربی خوایە ئەوەی مصیبەتی هەیە خوایە بۆی ئاسان بکەی هەر گرفتێکی خوایە بشتە هانایەوە وەسمەد ئامین ئامین والحەمد لله رب العالمین